ئەنجامدانی گربوونەوەیەک دژی گۆڕینی دیموگرافی پارێزگای کەرکووک و سەرجەم ناوچە کێشە لەسەرەکان. خاڵی دووەم داواکارین لە حکوومەتی عێراق لە حکوومەتی فیدرالی عێراق کە بە زووترین کات بێنە سەرخەت بۆ ڕاگررتنی پرۆسەی گۆڕینی دیموگرافی و تعریبکردنی شاری کەرکووک و دەوروبەری. خاڵی سێم داوا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە تایبەتی نوێنەرانی کورد دەکەین کە هەڵوێستی جددیان هەبێ بۆ چارەسەری یاسایی و دەستوری ئەو ڕووداوانەیان ئەو پێشێلکارێنەی کە لە ماوەی ڕابردوو لە سنووری مادەی 140 ڕوویان داوە. خاڵی چوارەم داوا لە نوێنەری نەتەوە یەکگرتوەکان دەکەین کە بە ئەرکی خۆی هەستێ بۆ چارەسەرکردنی ئەم بارودۆخە لەبارەی کە لەم سنوورەدا ڕووی داوە. ئێمە پێمان وایە بەردەوامبوونی ئەم پرۆسەیە دەبێتە مایەی تێکچوونی ئاشتی کۆمەڵایەتی نێوان پێکاتەکانی کەرکووک و دانیشتوانی ناوچە دابڕاوەکان بە شێوەیەکی گشتی و هەروەها ئەم پرۆسەیە بەردەوامبوونی ئەم پرۆسەیە لە بەرژەوەندی هیچ هێزوولایەنێکی سیاسی و پێکاتەیەک نییە.